کاتێک گوێمان لە زەکات دەبێت بیرمان بۆ جیاکردنەوەی بەشێک لە سەروەت و سامان و پارەکەمان دەچێت تاکو بیدەین بە هەژاران. لە تێڕوانینی ئیسلامەوە زەکات لە هەموو ئەو شتانە دەدرێت کەوا خزمەت بە کۆمەڵگە و مرۆڤایەتی دەکات لە نێویشیاندا زانست. خی گەورە لە ئاەتێک دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا ما آتاها. اینجا لە ئاەتێکی کە دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها کەواتە خی گەورە تەکلیف لە کەس ناکا کە ببەخشە ئیلا لەو شتەی کە پێی داوە. خی گەورە چی پێداوە لەو داوا دێرەکە کەمێکی ببەخشێت. بۆیە زانست و زانیاریش بەڵێ جێی خۆیەتی کە لە هەموو بوارەکانیدا چ لە بەدەستێنانێت چ لە بڵاوکردنەوەی چ لە باڵێن جێبەجێکردنی زانست و بنەماکانی زانست. زانکۆی جیهان دەستگای زەکاتی زانستی لە ڕابردوودا ڕاگەیاند بوو کە هەزار ئەندام کاریان لە دەستگاکەدا کردووە و لە ماوەی ساڵێک و 3 مانگدا نزیک بە 170,000 کەس لێی سودمەند بوونە. زەکات علم لە هەموو زەکاتێک هەبووە و دەشبی و دەشمێنێتن بەڵام لە کەنەما حتا ئێستا یعنی جێگایکی تەن چیلۆ دانرا بوو بەس ئەویش زەکاتی ماڵ و سامان و زراعەتنە. علم پێداویسترە لە خواردن بە علم ئینسان خواردن دروست دەکاتن بە زانین ئینسان خواردن و ژیانی خۆی ڕادەبێریتن. توانیمانە لەناو ئەو ساڵە کۆمەڵێ چالاکی ئەنجام بدەین. ژمارە چالاکیەکان لە 1000 چالاکی زیاترە وەکو سعاتی کارکردنیش تقریبا 10,000 سعات زیاترە کە کاری کردووە ژمارەیەکی زۆریش سوودمەند بوونە. نزگەی 170,000 کەسە سوودمەند بووە لە هەموو چین و توێژێنەوەکانی کۆمەلگا لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت و کەرتی تایبەتیش. لە دوای ڕاگەیاندنیەوە دەستگای زەکاتی زانست لە ماوەی ساڵێک و 3 مانگدا زیاتر لە 10,000 کاتژمێر کاری کردووە کە لەو ماوەیەدا وەک بەرپرسانی دەستگاکە ڕایدەگەێنن زیاتر لە 1000 چالاکی زانستی ئەنجامدراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.